ماوەی 3 ڕۆژە گرفت لە نێوەن جوتیاران و علوەی سلێمانیدا دروست بووە بەهۆی وەرگرتنی پڕی 5,000 دینار بە پاساوی پشکنینی بارەکانیان لەلایەن کارگێڕی علوەکەوە. جوتیاران دەڵێن ئامادە نین ئەو بڕەپارەیە بدەن چونکە پارەیەکی زیادەیە و پێش ساڵێک وەرنەدەگیرا. لە کاتێکدا بەروبوومی جوتیارانیش لە بازاڕەکاندا پارە ناکات ئەو بارگرانیشان بۆ دروستکراوە. خار پارە ناکە دەری نانێ بۆ فەلاح لێ 5,000 لێ سەنێت تەنها سەرانەیەک هیچی تر نییە بەخوا بۆ سەرانێ تەماتەکەی دەکردووە چۆن لە لاقانی دۆ خواردوێتی 5,000ەشی لەمە سندووە خوا بەرداریەیە لە چی خاونەکان شتە کراوە 5,000 هەرە درابوو ئێوە ئێستا ناڕازین ئەزای من ناڕازین خار پارە ناکام دەقا ئەو خار پارێکی کێشەمان نەبوو 400 نارێک کێشەمە بەڵام ئێستا 100 نارەکە وڵای زانین چیە مۆزوعەکە من پارێکە لە بازرگانەکانیان وەرەگرت بە ناوی کتابی زەراعەوە تێگەی هەر بارێکە چوو بۆ جنوب ئەوەیە کتابی زەراعەیە وایە سیارەی 10,000 لێ وەرەگرت ئەم ساڵ عەرەبیتیانی حەلوە تێگەن چەکسیان سە فەلاح پەیوەندی چێ بە عەرەبەوە یعنی بازار عەرەبیتیانی باربارکە بۆ جنوب پێشتر پارەکە لەوانیان وەرەگرت ئێستاکە کردیان دەسە فەلاحی دامەوە یعنی ئەو کاتە لە ئێوان وەرناگر پێش ئەو ساڵە لە ئەوانێ وەرەگرت وەڵای ڕستەکەش پارە ناکە فەلاحیش قوڕکراوە دەسەریە و فەرمەوەدە کیلۆی خار 150 دینارەکە یان و 5,000ەوە وەڵام ڕۆیەن ئێستا دووبارە دایان ناوەتەوە پێشتر هەڵیان گرتووە دوێنێ شەڕ و مشکل و ئاژاوە بوو تێکیان نامزارە بوو خۆپشاندامەوە ئەمڕۆ دایان ناوەتەوە. پێش چەند ڕۆژێک گرفتەکە لە نێوان علوەی سلێمانی و ئەوانەی 5,000 دینارەکە وەردەگرن تەقیەوە دەوترێت بەهۆی دروستبوونی پشێوی چەند کەسێکیش لە جوتیاران دەستگیر کراون و ئێستاش بەردەوام هێزێک چاودێری علوە دەکات ئەوانەی 5,000ەکە نەدەن ناتوانن بەرهەمەکانیان لە علوەدا بفرۆشن. برا گەورە من پێشتریش ناڕزایمان دەربڕێەوە سندیکاش ئاگای لێیە بەس کەس گوێمان لێ ناگرێت ئێستاش کەس گوێ ناگرێت گەشتۆتە ئەو ڕادەیە هێزێکیان هێناوە کارمەندێکیان لەوەیە ئەڵێ من بە زۆر لێتانە سەنم ئەخرن کاکە بە زۆر نابێ ئەڵم بە زۆرەی سەنم ئەگەر نەیەن پارەکە نابێ سار بێن نەژدەیەکی 104 لێ ئەڵێ بگەڕێرەوە دەرەوەی علوە بە حکمی هێز لێ دەسەنێت جناوەکو شخصی لێ ناسەنێت هێزێکی هێناوە پاڵپشتێکە و لێ دەسەنێت. ئێوە لەگەڵ سندیکای علوەی سلێمانیا کۆ نەبوونەوە دانەنیشون کێشەکانتان پێنەگەن کۆبووینەتەوە بە تەماشین بەیانی هەر کۆبوونەوەی کاکەین لەسەر ئەو مۆزوعە نەگەنە نەتیجە ینی چی ئەنجام پارەکە ئەیان و 5,000یان کاکە گەنەگەن نتیجە ئێماڵێن دەرگای ئەلوەکان داخین دەرگای ئەلوەکان داخین با نەکرێتەوە. لەو بارەیەوە پێیام چەند جارێک پەیوەندی با کارگێڕی علوەی سلێمانیەوە کرد بەڵام ئامادە نەبوون لێ دوام بدەن بە پێی زانیاریەکانیش لەم ڕەوە جارێکی دیکە دەستکراوەتەوە بە وەرگرتنی ئەو 5,000 دینارە لە جوتیاران و کێشەکە چارەسەر نەکراوە بەڵام بڕیارە کۆبوونەوەی زیاتری لەسەر بکرێت. ڕامیا عوسمان کەناڵی پێیام سلێمانی.